ژنە یاخیەکەی ئەڵوان 9 ساڵە خامەکەی لە نووسین وەستاوە، بەڵام ناو و نووسینەکانی هێشتا لە لووتکەدان بربەستە کۆمەڵایەتیەکانی تێکشکاندووە و یاخیبوونی خۆی لە دابوونەریتی چەقبەست و سەلماندووە. لە کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتە کە مرۆڤەکان لە قاڵب ئەیە و چوارچێوەیەکی دیاریکراویان بۆ دائەنێ و هێڵی سوور لە واقعی کۆمەڵگەیە ئەبێ بە پرینسیپێک لەوەی لادان لێی هەڵەیە، لادان لێی باج و قوربانی زۆری هەیە، ئەمە ئەو کاتە مرۆڤ لە قاڵب ئەیە. ئەو قاڵبدانە زیانی و زەرەری زۆری هەیە و هەندێک کەس کە بە تایبەتی نووسەر بێوێت دەرچێت لەو قاڵبە گرفتی زۆری بۆ دروست دەبێ. ئەگەر ژیانی واقعی ئەحلام مەنسوور لە سەرەتاوە بخوێنینەوە ئەزانین کە ئەم ژنە لە تەمەنێکی زۆر زووەوە لە ماڵی خۆی جیابوونەوە بەمانای ئەوەی دەرچووە لە ماڵ چووە بۆ خوێندن. ئەمە لە تەمەنێکی کە ئەو لە پەنجاکانە ژیاوە بۆ ئەو قۆناغا دەرچوونی ژنێک لە ماڵ بۆەوەی بچێت بۆ خوێندن، بۆ ئەوەی بچێت لە شارێکی تر بخوێنێ و وڵاتێکی تر بکە کە لە فەڕەنسا ئەو با بڵێن خوێندوێتی و بێتەوە لە شارێکی تری وەکو بەغا هاوسەرگیری بکات و جارێکی کە بەهۆی جیابێتەوە و جیابوونەوەکەی ببێت ئەوەی جارێکی بێتەوە لە سلێمانی جێنیشتە بێت و ژیانی بەردەوامێتی پێبا و کۆڵنەیە. ئەمە جۆرێکە لە یاخیبوون لە کللتورێک کە بۆ ژن ئەگەر بۆ پیاو وەکو مرۆڤ قەدەخە کراو بێ هەندێ و هێڵی سوور هەبێ بۆ ژن دوو ئەوەندە بووە. ئەحلام مەنسوور دژی کۆی لەبوون و ئازارەکانی ژن نووسیوێتی زمانی هەجووی بەکارهێناوە، هەوڵی داوە نووسینەکانی هەڵقوڵاوی ناخی کۆمەلگا بێت زیاتر لەوەی نووسینێکی ئەدەبی بێت. ئەمەش لە بەرهەمەکانی پرد و ئاماڕەشدا ڕەنگی داوەتەوە و دەستێکی باڵای لە نووسینی ئەدەبیدا هەبووە. لە ڕۆی ئەو ڕۆمان و چیرۆکانی کە ئەحلام مەنسوور نووسیوێتیەوە لە ڕێگەی ئەو وتارانەی کە هی بووە وەکو مامۆستایەکی زمانزانی کوردی کە مامۆستای زانکۆ بووە بە بڕوای من لە ڕێگەی زمانەکەیەوە لە ڕێگەی ژنبوونیەوە توانیوێتی دیدێک و عەقڵێکی ژنانە بێ بەڵام بە نووسینێکی مرۆڤ دۆستانە. نووسینەکانی ئەحلام مەنسوور ئەتوانم بڵێم قسەکردن بووە لەسەر سێ جومگەی سەرەکی کە وەکو کتێبەکەی ثالوث المحرمات هەیە ناوزەند ئەکرێبەوەی کە بەفەو قەدەغە بووە. یەکێک لەوانە جنس بووە، یەکێک لەوانە دەسەڵات بووە، یەکێک لەوانە ئاین بووە. ئەم سێ کوچکەیە کە کاتێک قەڵەمێک ڕێگە بەخۆی ئەیە ڕێیەکی جیاوازتری هەبێ لەوەی کە لەناو کۆمەڵگەیە زۆرینە کردوێتی بەدابوونەریت زۆرینە وەکو هەرڵێن پاشکوێک بەبێ خوێندنەوەیەکی قوڵ و ورد یەک لە دوای یەک ممارسەی ئەەکەن. ئەمە ئەبێ بە گرفتێکی زۆر بۆیە ئەبینی زۆر جار لە چیرۆکی پردەکەی کە کتێبی پردێ بوو پاڵەوانەکەی ژنێکی یاخی بووە. هۆکاری ئەوەی ئەحلام مەنسوور بە قەڵەمێکی یاخی ناسراوە بۆ ئەوە دەگەڕێتەوە هەر لە سەرەتاوە یاخی بوو و دەستی بۆ بڤەکانی کۆمەلگا بردووە. لە ڕۆژگارێکدا کە ژن ژێردەستەی پیاو بووە ئەو بەتەنها چووەتە شارێک و وڵاتێکی دیکە و بە خامەی ژن مێژووی ژنی نووسیوەتەوە. بە بڕوای من قەڵەمی ژن عەقڵی ژن بۆ نووسینەوەی مێژووی خۆی خەسڵتێکی جیاوازتر لە خۆی ئەگرێ وەک لە قەڵەمی پیاو. ئەمە بۆ مانایە نییە پیاویش ناتوانێت مێژووی بنووسێتەوە بەڵام هەر تایبەتمەندێتێکی جیاواز بەخۆیەوە ئەبینێ کە ئەمە عەقڵی ژنە، معاناتی ژنە، هەستکردن زیاتر بە ناخ و ڕۆحی ژن ئەخوێنیتەوە لە قەڵەمەکانی ژنە. ئەحلام مەنسوور ئەوەی پێوە دیار بوو بەڵام لە ڕوانگەی چوارچێوەیەکە کە ئەو مرۆڤە نەک ژنە ئەبێ جیاواز بکرێت. ئەو ژنە بە قەڵەمێکی ژن ئەنووسێت بەڵام باوەڕی بە پێوەر و مەبادی ئینسانیەکان هەیە کە پێویستە کللتور دابوونەریت کۆمەلگە وەکو مرۆڤ مامەڵی لەگەڵا بکە بۆیە کۆی ئەو جیاوازیانی کە بەرامبەر ژن ئەکرێت لەناو کۆمەلگە ڕۆژهەڵاتیەکانە ئەو جیاکاری و جیاوازیانی کە بەهۆی کللتور دابوونەریت عەقڵێتی پیاوسالاری خوێندنەوەی هەڵەی ئاینی
ئەمانە وای کردووە هەمیشە ئەو جیاوازیە بکرێ بەرامبەر بەژن ئایا بێتەنگبوونی خودی ژن ئەو قەڵەمانەی ژن ئەو نووسەرانەی ژن ئەو چالاکوانانەی ژن لە ئاستی ئەم مەسەلانەیە بێتەنگبوون هەڵبژێرن نەخێر بێکومان بێتەنگبوون هەڵنابژێرن وەک نووسەرێکی ژن کنێر عەبدوڵڵا ڕەخنەی ئەوە دەگرێت گرنگی بە تواناکانی ناو کۆمەلگا نادرێت و لە پاش مردنی ئەحلام هێشتا تانە و تەشەری لێ دەدرێت جەخت لەوەش دەکاتەوە کە هەر ژنێک دەبێت خۆی بناسێت و بە ڕێگەی جیاواز وەک ئەحلام مەنسوور یاخی بێت کەسانی بەتوانامان هەیە ئەگەر ژن ئەگەر پیاوە ئەگەر هونەرمەندە ئەگەر نووسەرە ئەگەر توێژەرە ئەگەر سیاسیە بەڕاستی بەڵام لە کاتێک یەتە سەر پۆلێنکردن لە کاتێتە سەر دەستکەوتێک یا مەراسیمێک یا بۆنێکی تایبەت ئەوەندەی خەڵکی دەرەوەی ناو کۆمەلگەی خۆمان بایەقی پێ ئەدرێ و ئەهێنرێت ئەکرێ بە سونبول بایەق بەم کەرەسە توانە و بەهرەمەندانەی ناو کۆمەلگەی کوردی نادرێ ئەمە گرفتێکی گەورەیە کە پێویستە لێکۆڵینەوەی لەسەر بکرێ بوترێ بۆ نووسینی ئەو کتێبانەی کە ئەحلام مەنسوور و هاوشێوەی کەسانێکی تری زۆر کە لە ژیانان و لە ژیانیشانەماون بەڕاستی ئەوە دەربڕینی زاتی مرۆڤێکە کە هەڵقوڵاوە لە ناو واقعی کۆمەلگەی خۆیە کە ئەو زیاتر ئەتوانێ وێنایی بکە زیاتر لە کەسێک لە دەرەوە ئەو زیاتر ئەتوانێت لەسەری بوەستێ زیاتر لە کەسانێکی دەرەوە کە گزارشتی لێ بکەن. ئەحلام مەنسوور ساڵی 1950 لە خانەقین لەدایک بوو و ساڵی 1970 دەچێتە بەغدا و بەشی زمانی کوردی کۆلێژی ئەدەبیات لە بەغدا تەواو دەکات. ساڵی 1975 وەک یەکەم ژنە ڕۆژنامەنووسی کورد دەست بەکاری ڕۆژنامەنووسی دەکات. ماوەی 2 ساڵ لە پاریس بووە. دواتر دەگەڕێتەوە و ساڵی 1991 لە زانکۆی سلێمانی دەبێتە مامۆستا. ساڵی 1999 ماستەر لە کورتە چیرۆکی کوردیدا بەدەست دەهێنێت. لە 2000کانیشدا لە ڕۆژنامەی هاوڵاتی کاری کردووە و لە دەی کانونی دووەمی ساڵی 2013 لە شاری سلێمانی گیانی لەدەزاوە و لە گۆڕستانی خدرزەندە لە خانەقین بە خاکس بەردراوە. لە ساڵانی هەفتاکانەوە وەک نووسەرێکی بوێر و یاخی دەرکەوتووە و چەندین ڕۆمان و چیرۆکی نووسیوە. ئامەڕەش بە یەکەم بەرهەمی دادەنرێت و دواتر بەرهەمەکانی کانی، پرد، ئەڵوەن، هاوار، خەون و خوێن، دیساتۆپیا و ئەزمون بڵاو دەکاتەوە و زیاتر لە 50 کورتە چیرۆکی بۆ منداڵانیش هەیە. مامۆستاکانمان زۆربەی زۆر مارکسی بوون، خوێندکاران زۆربەی زۆر هەروە مارکسی بوون، چاوم کرایەوە نەبووم بۆ کچێک کە هەر بە دوای مۆدێلاتە بگەڕێ و خەونی نەبێ، بەڵکو خەونم و دوکتۆراش تەواو بکەم بچم بۆ یەکێتی سۆڤیەت